دەیەمین پاڵەوانێتی شەترەنجی خانزات لە هەولێر بە ئامادەبوونی جێگیری پارێزگاری هەولێر و قایمقامی ناوەندی هەولێر و بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی پەروەردە و سەرۆکی یەکێتی شەترەنجی کوردستانی هەردوو سەرۆکی فەخری و سەرۆکی یانەی شەترەنجی خانزات پاڵەوانێتەکە دەستی پێکرد. لە پاڵەوانێتەکەدا نزیکەی 60 یاریزان بەشداری کردووە، جگە لە پاڵەوانی عێراق یاریزان لە سووریا و ئێرانیش بەشدارن. شێوازی بەڕێوەچوونی بە سیستەمی سیوسری پێکاتەوە لە نۆگەڕ، هەر یاری 75 خولەکی بۆ دیاری کرا و زیادبوونی 30 چرکەش بۆ هەر جوڵەیەک و ماوەی 5 ڕۆژ دەخایەنێ و دوای یەکلایکردنەوەی ئەنجام یاریەکان یاریزانە سەرکەوتوەکان خەڵات دەکرێن. جێگەی خۆشحاڵیە دوای ئەوەی کە یانەکەمان توانی پلەی یەکەم لەسەر ئاستی یانە پلە ناوەکانی عێراقی بەدەست بێنێتن. ئەمەش بەهۆی هێز و توانای ئەو یاریزانانی کە یان شەترەنجی خانزات هەیەی لە کوڕان و کچان و لاوان و تازە پێگەیشتوان، بەهۆی بەردەوامبوونیان لە خولەکانی ڕاهێنان و بەهێزکردن خولی چڕ کە ئەمەش پێویستی بۆیە کە یاریزانەکان دوای ئەو خولە ڕاهێنانە بەشداری لە پاڵەوانتینە و دەوڵەتی بکەن. بۆیە لە کار و بەرنامەی چالاکیەکانی شەترەنجی خانزات کردنەوەی پاڵەوانتی نێودەوڵەتی ئاسبەرسە جێگەی خۆشحاڵیە بەهۆی بوونی متمانەتی بەهێز لەلایەن یاریزانە پاڵەوانەکانی عێراق بە پاڵەوانێتەکانی یان شەترەنجی خانزات. ژمارەیەکی زۆری پاڵەوانی عێراق لە پاڵەوانێتەکە بەشدارن کە ئەمەس هێز توانایەتی زیاتر بە پاڵەوانێتەکەمان دەداتن و دەبێتە دەفرەتێکی زۆر باش بۆ یاریزانەکانمان کە بەریەک لەگەر یاریزانە بەهێزەکان بکەون بتوانن ئاستی خۆیان بەرزکەنەوە و ڕێتی خۆشیان بەرز